سڵاوتان لە بێبینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامە قەشەنگەکەی ڕۆژباش. ئەمڕۆژ هاتمەوە لاتان لە دەستپێکی ڕۆژەکەوە تا لەگەڵتان بم بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامەکەمان بۆ هیوایم کە هەر بڕگەیەکی جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێت. دەستپێکی ڕۆژەکەتان با لەگەڵ ئێمە بێت بەدەم خواردنی نانێکی بەیانیەوە لەگەڵ ڕۆژباش ڕۆژەکەتان دەست پێ بکەن. بێگومان ئێمە تەوەری پرۆگرامەکەشمان ئەمڕۆ هەر ئەگەڕێتەوە سەر بابەتی ژینگە و لە پرسی ئەو بابەتانەدا خۆی بینێتەوە کە جیا لە کەسانی خۆبەخش بێگومان لایەنی حکومیش هەڵدەستێت بە پاراستنی ژینگەجە ئاژەڵان بێت یاخود دەشت و دەر و سروش بێت. ئەمڕۆ باز لەواکەین کە شارەوانی سلێمانی شوێنێک دروست دەکەن بۆ سەگی بێلانە یاخود بۆ پاراستنی ئەو سەگانە و هەم ڕێگرێکردن لە زۆربوونیان و بڵاوبوونەوەیان تا هەم زیان بە خەڵک و بە منداڵان و مرۆڤ نەگەنێت هەم خۆشیان دووربن لە مەترسی لە ناوچوون یاخود لە زیان پێگەاندنیان. جیا لەمەش کۆمەڵە بڕگە و بابەتی دیکەمان هەیە وەک هەر ڕۆژێکی دیکە کە لەگەڵ هاوکارانم بۆمان ئامادە کردوون و دەستپێکیش بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و ناوچەی جیهانیەکان دەست پێەکەم. جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایدەگەێنێت ڕێکەوتن لەسەر پشکی هەرێمی کوردستان لە بودجە کراوە. بەشیر حەداد جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایدەگەێنێت پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا ڕێگر نییە لە بەردەم پەسەندکردنی بودجە و جەختیشی کردەوە کە سەرۆکایەتی پەرلەمان هەوڵ دەدات بە شێوەی زۆرینە و کەمینە بودجە تێنەپەڕێنێت. جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاشی دەگەێنێت ڕێکەوتن لەسەر پشکی هەرێمی کوردستان کراوە و لە لیژنەی دارایی دەنگی لەسەر دراوە. هاوکات کۆبوونەوەی پەرلەمانی عێراق لەبارەی بودجە بۆ کاتێکی نادیار دواخرا. لە کەمپی هۆلی ڕۆژاوای کوردستان 9 ئەندامی ڕەخراوی داعش دەستگیر کران. میدیای سربەهێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا بڵاوی کردەوە هێز ئەمنیەکانی ناوخۆ بە هاوکاری هەسەدا لە ناو کەمپی ڕۆژئاوای کوردستان دەستیان بە ئۆپەراسیۆنێک بە چەک و زرێپۆش کردووە و 9 ئەندامی ڕەخراوی داعش دەستگیر کراون. لە نێویشیاندا بەرپرسێکی باڵای داعش هەیە. هەسەدا جەختیش دەکاتەوە ئەو ئۆپەراسیۆنە لەسەر داوای سەرۆکۆزەکانی ناوچەکە ئەنجام دراوە بەهۆی ئەوەی ڕێژەی کوشتن لە ناو کەمپەکان زیاتر بووە. فەرماندەی گشتی هەسەدە داوای گفتوگۆ لەلایەنەکانی ڕۆژئاوای کوردستان دەکات. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا ڕایگەیاندووە پرسی پێشمەرگە لە چوارچێوەی ڕێکەوتنی دوهۆک چارەسەر دەکرێت. مەزلوم عەبدی داواشی لایەنە کوردیەکانی ڕۆژئاوای کوردستان کرد بگەڕێنەوە بۆ مێزی گفتوگۆ و ڕاستەوخۆ لەگەڵ یەکتری دانیشن و کێشە و خاڵە ناکۆکەکان چارەسەر بکەن نەک لە ڕێگەی ڕاگەیاندنەوە. جێنشینی سعودیە پەیوەندی بە ژمارەیەک سەرکردەی وڵاتی کەنداوەوە کرد. محەممەد بن سەلمان جێنشینی سعودیە بە تەلەفۆن پەیوەندی بە هەریەک لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و نەواف ئەحمەد جابر سەباح، میری کوێیت و حەمد بن ئیساعال خەلیفەی شای بەحرێن و میری قەتەر کرد. جێنشینی سعودیە لە پەیوەندیە تەلەفۆنیەکەیدا لەگەڵ سەرکردەی وڵاتانی کەنداو دەست پێشخەریەکی بۆ گەشەپێدان بە ناوچەکە خستووەتە ڕوو کە بڕیارە سعودیە بە بەهای 50 ملیار دۆلار و بەرهێنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات. پوتن تووشی کاریگەری لاوەکی ڤاکسینی کۆڕۆنا بوو. ڤلادیمیر پوتن سەرۆک کۆماری رووسیا 5 ڕۆژ دوای بەکارهێنانی ڤاکسینی کۆڕۆنا دانی بەوەدانا کە تووشی کاریگەری لاوەکی ڤاکسینی کۆڕۆنا بووە. پوتن دەڵێت ڕۆژێک دوای بەکارهێنانی ڤاکسین تووشی ئازارێکی کەمی ماسوولکەکان بوو بە ئازاری شوێنی ڤاکسینەکەش دەناڵێنێت. پوتن ئامادە نەبوو ناوی ئەو ڤاکسینە بەکارهێنراوە ئاشکرا بکات و تەنیا ئەوەی ئاشکرا کردووە ڤاکسینەکە یەکێکە لە 3 ڤاکسینە کاریگەرەکانی ڕووسی. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. ژووری ئۆپراسیۆنی هەولێر بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بە سەرپەرشتی ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر
کۆبووە و ژمارەیەک بڕیاری نوێی لەبارەی جێبەجێکردنی ڕێکاری تەندروستی یاخود بڵێنەوە ڕێکارە تەندروستیانە دەرکرد. هەر کەسێک دەمامک نەبەستێت ڕێکاری یاسایی دژی دەگیرێتە بەر. ئەمە یەکێک لە ڕێکارەکانە. جگەلەوە هەموو گرتبوونەوە و کۆڕ و کۆبوونەوەیەک قەدەغە کراوە. مۆڵ و مارکێتەکراوەکان پابەند دەکرێن بە ڕێنماییە تەندروستیەکان و هەروەها دەبێت فەرمانبەران ڕێکارەکان جێبەجێ بکەن و دەمامک ببەستن. کافتریا و چێشخانەکان لە دەرەوە لە باخچەکان خزمەتگوزاری پێشکەش بکەن. دانانی پرسە لە هۆڵ و ژێرخێوەت و لە ماڵان قەدەغەیە. ئەگەر هاوڵاتیان پابەند نەبن قەدەغەی هاتوچۆ ڕادەگەێنین. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی زەویەکی بۆ سەگە بێلانەکان تەرخان کرد. وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتای پرۆگرامەکەەوە کە لایەنی حکومیش هەستاوە بە پاراستنی و ئاژەڵانە. ئێستا با بزانین چەند سەگی بێلانە لە سلێمانی هەیە و شارەوانی چۆن کار بۆ چارەسەرکردنی کێشەی سەگەکانەکان. شارەوانی سلێمانی زەوی بۆ سەگە بێلانەکان تەرخان کرد. هێڵکاری تەواو بۆ زەوی تەرخانکراو بۆ سەگە بێلانەکان کراوە و کەلوپەل و پێداویستی بۆ شوێنی سەگە بێلانەکان دابین دەکرێت و هەروەها نزیکەی 4 بۆ 5,000 سەگی بێلانە لە سلێمانی هەیە. هەمویان لەوێ کۆ دەکرێنەوە هەوڵ دەدرێن لەوێ کۆیان بکەنەوە. ساڵی ڕابردوو 800 حاڵەتی گەستنی سەگ لە سلێمانی تۆمار کراوە. تا ئێستا 100 سەگی بێلانە نەزۆک کراوە. وەکوتم شارەوانی سلێمانی کە شوێنێکی بۆ سەگە بێلانەکان دابین کردووە بۆ ئێمە میوانداری ئاکۆ عەزیز جێگری سەرۆکی شارەوانیمان کردووە لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بانیت باش کاک ئاکۆ، ڕۆژێکی باش بۆ ئێوە. پێمان بڵێ ئەم کارە چۆن بوو و شارەوانی سلێمانی بیرۆکەی دانانی یاخود دابینکردنی شوێنێکی دیاریکراو بۆ ئەو سەگانە چۆن بوو؟ کاک ئاکۆ بەیانیت باش. ئەگەر گوێت لە دەنگی منە کاک ئاکۆ وەڵاممان بیتەوە بزانین ئایا شارەوانی سلێمانی چەند دۆنمی زەوی تەرخان کردووە و بیرۆکەکەش چۆن سەری هەڵدا. ببورن پێدەچێت کە ئێستا میوانەکەمان ئامادە نەبێت یاخود کێشێکی تەکنیکی هەبێ و دواترە گەڕێمەوە لای. ئەسا بابەتێکی دیکەمان هەیە، قوتابیەک لە هەورەبانی ماڵەکەی لە سلێمانی قارچێک یاخود کوارێک بەرهەمەهێنێت. دوای ئەوەی هاجرە بیرۆکەکەی بۆ دروست دەبێت بڕیارەیات بە جددی کاری لەسەر بکات و هەنگاوی کردداری بۆ بنێت. تا ئێستا یەک جار بەرهەمەکەی فرۆشتەوەڵێت ئەگەر هاوکاری بکرێت پرۆژەکەی فراوانترەکرێت. هەر لە ناو هەورەبانەکەی خۆیان دەستی کردووە بە بەرهەمێنانی قارچک و بزانین ئەم قوتابیە بەرهەمی قارچکەکەی چۆنە. ئەم پرۆژەیەکەم جار کە لە مەکتەب بینیم لەگەڵ مامۆستاکانم تاقیم کردەوە. اینجا دوایتر حەزم کرد بیکەم بە پرۆژێ بۆ خۆم. پرۆژێ یان تاقیکردنێکی بچووکم کرد یەکەم جار. ئەنجا دوای ئەم کیسانم هەڵواسی. پرۆژەکە پێگاتوە لە پرۆژەی قارچکی کەمەرەی پێڵەن لە چیش پێگاتوە لە کاو لە تۆ پێگاتوە. ئەتۆین کای برنج یان کای گەنمیشت بۆ بەکاربێنێت. ئێستا پرۆژە لە هەورەبانی ماڵی خۆمان کردومە.
ئەگەر ینی حەزی شەم لێ گەورەتری بکەم بەس ئەگەر هاوکاریش نەبێ و ناتۆم گەورە بکەم حەز نەکات کە گەورەشم کرد ینی هەر خۆم نەبوو چەندین دەستی کاری شەبێ لەگەڵم ئێمە ڕۆژانە ڕۆژی 3-4 ئەبێ بێن بۆ ئەو ینی ئەم قارچکانە ئاویان بم بە پۆمپ ئەویش ئاوادراوە کە بۆیە پرژێنی ئەوە نیە بڵێ بە ئەنێتوانی ئاوکەی زۆر بکەیتە سەر ئەوێ بە بیپرژێنی ڕۆژان 3 بۆ 4 اینجا ئەبێ ژوورەکەشی بۆ تاقی بۆی شەی پێویستی هەوێت چونکە شەیشی زۆر بەرزی ئەبێ بەرهەمەکان کات دوێ کۆکردنەوە ئەیفرۆشم. چەند ساڵێکە قوتابیان یاخود خوێندکاران یاخود دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان خۆیان هەوڵەدەن بۆی کە لە ڕێگەی ئەو یاخود بڵین ئەو ئەزمونەی کردویانە ئەو کۆلێجی کە تەواویان کردو حتا ئەگەر ئەوەش نەبێ هەوڵیان داوە کە هەلی کار بۆ خۆیان وە زۆر جار گەشتۆتەوەی کە چەندین کەسی تریش بدۆستنەوە وەکووە خاتونە کە بینیمان دەرفەتی یعنی لە چوارچێوەی ماڵەکەشیدا بێت دەرفەتێکی بۆ خۆی دۆزیوەتەوە کە کار بکات و بتوانێت بەرهەمی خۆی هەبێت و ببێتە خاوەن کاریش ئینشاڵڵا. ئێستاینەوە سەرتەوەری پرۆگرامەکەمان بزانین میوانەکەمان ئێستا ئەگەر ئامادە بێت و گوێی لە من بێت بانیت باش کاگ ئاکۆ بە هیوای ڕۆژێکی باش بۆ ئێوە پێمان بڵێ ئایا ئەو شوێنەی کە دابینتان کردووە چەند دۆنم زەویە و چۆن بیرۆکەی ئەوەتان بۆ هاتووە لەکوێی سلێمانیشە؟ بەیانی بەڕێستان باش و بینەرانی کەناڵەکەتان بە دڵنیاییەوە ببورن ساوتەکەی خۆمێتەوە گوێم ئەگەرەوە چاکەن سەجۆم لە دەنگی خۆمی ئەتیادیە فەرموو هاوکارانم ئەو کێشێت بۆ چارەسەرەکەن کاگا کۆگەرتۆ بەردەوام بیت باش فەرموو بەڵێ ئەم دیاردەی سەجی بەرەڵایە پاش ئەوەی کە پارەکە کەرەتینە ڕاگەێنرا بەڕێی من لەبەرەوەی زۆربەی زۆری سەیرانگاکان چۆڵ بوون خەڵکی نەئەچوو بەم لاولایە ئەو سەگانەی کە لە ملاولا بڵاو بووبوونەوە لە تاو برسێتی ڕویان کردە شوێنە ئاوەدانەکان بە دڵنیایەوەی کێکشدە و شوێنانە شاری سلێمانی بوو هاتن لە کۆڵان و گەڕەک و لە ناو باخەکانە مانەوە خەڵکی ئێمە چکە خەڵکیی بڵێ مرۆڤ دۆستە ئاژەڵ دۆستە کەوتە هاوکاریکردن و پێدانی خواردن پێیانۆمانە وای لێ هاو سەگەکان بە شێوەیەکی زۆر بەرفراوان هەم زیادیان کرد هەم لە کۆڵانەکانمانەوە جاریکە دوور نەکەوتنەوە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە سەگ بە شێوەیەکی زۆر بەرفراوان لە ساڵی پارەوە لە ناو شاری سلێمانیا بڵاو بۆتەوە فترەیەکی زەمەنی ئێمە و شوێنی کە پێڵین تەمەڕسەحەیەەکە یا شوێنی فرێدانی خۆڵ و خاشایکی شاری سلێمانی کۆمپانیای فاروق تێستی کرد کۆمپانیای فاروق ڕیسایکلینێکی داناوە لە شاری سلێمانی کە تێستی کرد فترەی 20 ڕۆژ بۆ 25 ڕۆژ خۆڵی وەرەگرت کە خۆڵی وەرەگرت تەمان لە زمانی ئەو خۆڵای پاشماوی خواردن و مەطعم و شتەکان بوو ئەمە شێ بوو لە هۆکارەکان کە ئەو ژمارە زۆرە سەگە بەرەڵایی کە لە تەمەڕسەحەیەەکە بوون یان لە خۆڵە عملەکە بوو بە زمانە بازارێکە ئەمانە شەمیان ڕویان کردە ناو شار وای لێ هات ناو شاری سلێمانی ژمارەیەکی زۆر سەگی بەرەڵای تیا بڵاو بووە تاوان ئەم دیاردەیە بەدەر نییە لە شارەکانی کە هەرێمی کوردستان لە شار و شارۆچەکانی کە هەر لە شاری سلێمانی لە هەموو شوێنەکانم ئێمە وەکو شارەوانی سلێمانی بەتەنهانە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی سلێمانی بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری ئەمانە چەند بەڕێوەبەرایەتیەکەن ینی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی چونکە بەتەنها بە شارەوانی ئەم دیاردەیە چارەسەر ناکرێ و بنەبڕ نابێ ئێمە وەکو شارەوانی هەڵساین بە دابینکردنی پارچەیە زەوی نزیکەی ڕوبەرەکەی 4 دۆنمە بێ شوێنەکەی کەوتۆتە بە ئیتیجای سلێمانی عربەت کە بە ئیتیجای عربە دەڕۆی گوندێکمان هەیە لەوێ گوندی ژاڵی خواروەڵێن لەوێ دابینمان کردووە بڕیار وایە خۆبەخشێک بە هاوکاریمان بکات و سیاجێکی گەورەی بۆ دەدروست کات وابێت کە سەگ نەتوانین لەم دووسیاجەکە خۆڵاتەوە دووسیاجەکەەوە ئێستا دوێنێ تەختی توشتەکەی تاوا بوو دوێنێ و پێرێ چاوەڕانیەوەین سیاجەکەی دروستکەین هەروەکو شارەوانی سیارەمان دابین کردووە بۆ گواستنەوەی سەگە بەرەڵاکان دوای ئەوەی کە سیاجەکەمان کرد تەمان سیاجەکە کرێ بە دوو بەشەوە بەشیشان بۆ سەگی نێر و بەشیشان بۆ سەگی مێ جیایەنەکەینەوە لەیەک طبعاً ئەم ئیشە تەنها بە شارەوانی ناکرێت لەبەرەوەی لە کاتی گرتنی سەگەکانە پێویستوان بۆ هەیە بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری هاوکارمان بێت لە بێهۆشکردنی سەگەکان سۆگەر سەگەکان
بە ئاگابن بە دڵنیایە لەوانەیە بە کارمەندەکانی شارەوانی نەتوان بیان گوێزنەوە ئەبێ ئەو سەگانە بێهۆش بکرێت تا گوێزرێتەوە جا بەڕێوەبەرایەتی فێتەرنەریە بێ هەڵسێبەوەی کە لە لای خۆی بجێکی بۆ دابین کە بە مەبەستیەوەی کە بە زمانی خۆمان پێڵێن خەساندنی سەگەکان ئەمەلیەک بۆ سەگەنێرەکان بکە و بیان خەسێنن یان هەر ڕێگا چارەی کە بۆی محاولەکە نێڵن دیاردەی زۆربوونی سەگەکان زیاد بکەم. لە لایەکی کەوە بەڕێوەبەرایەتی پۆلیس دەورێکی زۆر سەرەکی ئەبینێت لەوەیە بۆ کۆمەڵی هۆکار چونکە ئەوە گریمان ئێمە سەگەکانی ناو شاری سلێمانیمان چارەسەر کردو لە شوێنێکا کۆمان کردەوە ئەی ئەو ئاژەڵە بەرەڵای و سەگە بەرەڵایانی کاکەونە ناو بۆ نمونە قەزای دوکانی یا قەزای چەمچەماڵ یان قەزای پێنجوێن ئەمانە هەمووی ئەگەر بێنرێتەوە بۆ سلێمانی بە سیارە جارێکە بە سلێمانی هەڵسێ یان بۆ نمونە بۆ شاری هەولێر شاری هەولێرش هەبات دیاردەی تایە ئەبێ ڕێگری بکرێت لە بینی سنووری شار و شارۆچەکانە کە ئاژەڵی بەرەڵا لە شوێنێکەوە ئەمانە کاری بەڕێوەبەرایەتی پۆلیسە کاری لایەنە ئەمنیەکانە اینجا بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ هەماشت کۆمەڵی ئەرکێکوێ سەرشانی ئەم کاری ئێمە کردومانە کارێکی کاتیە موقەتە چونکە ئێمە بەس مزەڕە سەگەکان ئەگەر سیازشتەکەیمان تاوا کرد هەڵەسین بە کۆکردنەوەی سەگەکان دووسێ ڕۆژی کە بڵێن سێ-چوار مانگی کە فتری زستانیە بەسەرە یان گەرمای هاوین منتیق نییە ئێمە سەگانە هەمووی لەو دشتیان بڕەڵاکەین خۆ بێ کۆمەڵە شوێنیان هەبێ بۆ گەرمای هاوین سێبەرێکیان بۆ دروستکە بۆ سەرمای زستان ئایا هیچ پێداویستێکی تریان بۆ دابینەکەن چونکە ئەو سەگانە بەڕاستی کە لە شوێنێکا کۆکرێتەوە و سیاجێکیان بۆ کرێت چەندین پێداویستیان هەیە و خواردنیان ئەوێ ئێوە بوو ئەمە هەماهەنگیتان لەگەڵ کێ کردو ئایا ڕێکخراوەکان بەشدارە بن کەسانی خۆبەخش و ژینگە دۆست و ئاژەڵ دۆست بەشدارە بن لەگەڵتانە ئێمە هەز ڕێکخراوێک یا هەر کەسانێکی ئاژەڵ دۆست بێتە پێشەوە بە سوپاسەوە بەڵام ئەمە کاری سەرەکی کاری حکوومەتە حکوومەت ئێمە وەکو شارەوانی سیارەیەکمان دابین کردووە ئەم سیارێ ڕۆژانە ئەتوانین بەسەر مەطعەم و خواردنگاکانە بگەڕێین ئەو پاژماوی خواردنی کە هەیەە لە باتەوەی فڕیبن لیان وەربگرین بیبین بۆ سەگە بەڕەڵاکان ئەمەمان کردووە چونکە گەر تۆ بە تەنها یاعتیماد لەسەر خەڵکی خێرخوا بکەی لەوانەیە خەڵکی خێرخوا بۆ ڕۆژێ دوان سیان مانگە یافەتێ لە پڕێکاگەرە خەڵکە خێرخوایان نەهاتە پێش خۆ ناکرێ ئەو سەگە بەڕەڵایانە حکومەت ئیحمالیان کات و هیچ کارێکیان بۆ ناکات کەواتە ئەرچی سەرەکی حکومەتە حکومەت شکالم حکومەت یعنی نابێت لەسەر ئاستی شاری سلێمانی مەقسەی لەسەر بکرێ ئەبێ لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران قسەی لەسەر بکرێ لەبەرەوەی تۆ کە شوێنێک دروستەکەی بۆمانەوەی ئەم ئاژەڵە بەرەڵایانە جا ئەگەر سەگ بێ یا هەشتێکیکە بێ پێویست بەوە هەیە کۆمەڵێک پاسەوانی بۆ دابنی بۆ پاسەوانی بۆ دانی لەبەرەوەی احتیمالە واریدە لەو کۆمەلگای ئێمە هەموو شتێک واریدە خوا نەخواستە خەڵکانێک هەبێت بێوێ شەو ئەو سەگە بەرەڵانە بەرێ و گۆشتەکەی بەکاربێنێ بۆ حوزی ماسیەکان ئەمە یەکێکە لەو گرفتانی کە لەوانەیە سوێنێ لە ئایندات و شت ببێ کەواتە بێ خەڵکێکە بێ پاسەوانی بکات کەواتە بێ وەزارەتی ناوخۆ بێتە سەرخەت لە ئاستی وەزیرۆ چکا بەس بۆ سلێمانی نییە بۆ هەرێمی کوردستانە وەزارەتی شارەوانی ئەبێ بێتە سەرخەت وەزارەتی دارایی ئەبێ بۆ هەمان بەس بێت سەرخەت بودجەیەک تەرخان کە ئەمە ناکرێتەوە بە سواڵ و ساقە یاخو بە داواکردن لە خەڵک ئەبێ بودجەیەکی دیاریکرا و لە وەزارەتی داراییەوە تەرخان بکرێ بۆ سەرپەرشتیکردنی بۆ دابینکردنی بودجە بۆ تیمێک بۆ سەرپەرشتیکردنی بەخێوکردنی ئەو ئاژەڵە بێخاوەنانە ئەبێ وەزارەتی کشتتوکاڵ بودجە دابینکە بۆ بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەرەکەی بۆ دابینکردنی کرەسە بۆ عملیاتکردنی سەگەکانیان بۆ بێهۆشکردنیان بۆ گواستنەوەیان ئەمە لە لایشکەوە لە لایکە وەزارەتی تەندروستی ئەبێ تیمێکدا بنێ ناو بەناو سەردانی ئەو خەڵکانە بکە کە لەوێن بزانێ ئایا بەهۆی ئەم سەگە بەڕەڵایانەوە یا بەهۆی ئەم ئاژەڵە بەڕەڵایانەوە نەخۆشی بڵاو نەبووەوە یعنی ئەمە کارێک نییە تەنها بڵێم شارەوە ئێمە ئێستا لیژنەیەکمان تەشکیل کردووە ئەم لیژنەیە بەڕێوەبەری ڤێتەرنەری و بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی و سەرۆکی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی ئەمە لیژنەیەکن هەڵساوین کۆنووسێکمان کردووە بە شێوەیەکی کاتی بۆ فترەیەکی زەمەنی هەڵ ئەسین بە چارەسەرکردنێکی کاتی بەڵام بۆ چارەسەرکردنی دایمی ئەبێ محافەزە و ئەبێ ئەنجومەنی وەزیران بێنە سەرخەت بەڵێ لەم کاتەیە بەڕێوەری ڤێتەرنەری هاوکارمانە وتۆتی بڵێ ئێمە بودجەیەکی کەممان لەبەردەسای ئەتوانین ئەو سەگە بەڕەڵانەی کە لە گەڕەکانە بڵاوبوون هەر وەختێ سیاژەکە تەواو بوو ئەوان هاوکارمانکەن لە عملەی گواستنەوەکەی چکە گواستنەوەکەی لەوانەیە
کرێکارێکی شارەوانی نەتوانێت سەجێ بگرێ و بیگوازێتەوە ئەگەر بێت و بەهۆی دەرزیەک و بێهۆش نەکرێ بۆ فترەی کاتی فترەی سعاتێکە تاکو ئەو سەگە بارەکەیت و ئەیگوێزیتەوە ئەمە بەڵێ بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری بەسواسەوە هاوکارمانە بەڕێوەبەرایەتی تەندروستی بە هەمان شێوە ئەڵێن ئەو فترە زەمەنەی کە ئێوە خەریکی گواستنەوەی سەگەکانە بن تیمەکانتانیمە بە بەردەوامی پشکنیان بۆکەین نەخواستە نەخۆشیەک بگوازرێتەوە تاوان بەڕێوەبەرایەتی پۆلیسیش ئەمە بە شێوەیەکی کاتی ئەمەیکەین ئەگەر بێت و لەسەر ئاستی هەرێم چارەسەری بۆ نەدۆزێتەوە ئەو شێوە کاتی ئێمەش لەوانەیە نەتوانین زۆر بە بەردەوامی لەسەری بڵێ بڵێ کاک ئاکۆ بە دەرفەتی زام لێرەوە هەندێک پرسیاری دیکەت لێ بکەم جگە لەو پرۆژەیە ئێستا چەند پرۆژە بە گشتی لە سنووری شارەوانی سلێمانی بەڕێواچێ یاخود چۆتە بواری جێبەجێکردنەوە واللهی ئەتوانم پێ بڵم بەداخەوە لەم کاتەیە مەعدا پرۆژی زیادە سەدمەتێکە نەبێ هیچ پرۆژی شکەمان نییە لەبەرەوەی ساڵی پار بە کاملی ئێمە لەسەر بودجەی خۆمان لەسەر و پارانەی کە هەمانە لە بڕی لە سەدا حەڤەکە سێ چوار پرۆژەمان سۆباری جێبەجێکردنەوە بەداخەوە وەزارەتی دارایی پارەکەی سەرف نەکرد و نەتواندا پرۆژەکان جێبەجێ بکرێ تەنانە ساڵێکی وەکو ساڵی پار 2020 بە هەر هەمووی 500,000 متر مربع کەیری ئەم شارەمان کرد لەگەڵ ئەوە ساڵانە شاری سلێمانی پێویستی بە 1 ملیۆن متر مربع کردتاوکردن هەیە بەلانی کەمەوە ئێمە توانیمان 500,000 متر مربع کردکەین کەرەنتی نەبوو بەڵام لەگەڵەوە شابووزەمان بۆ دابین نەکرا ئەو بوزەی لە سەدا حەڤەی کە خۆمان هەمانە ئەویش بەداخەوە پار بۆمان سەرف نەکرا ئەم ساڵ کۆمەڵێک پرۆژەمان پێشنیار کردووە بەڵام هەتاکو ئێستا ڕەزامەندیمان لەسەر هیچی بۆ نەدراوە تا بتوانین دەست بە پرۆژەکانمان کەین تەنانە ئەو پرۆژانی کە پار خسمانە بواری جێبەجێکردنەوە ئەوانش تا ئێستا ڕەزامەندیمان وەرنەگرتووە کە بکەونەوە کارکردن بەداخەوە بەس تەنها پرۆژی زیادە 100 مترێکەمانە هیچ پرۆژێکمان نییە لەم کاتێ بەڵام هیوادارمیتر لە مانگی ئایندەیە موافقەتمان بۆ بکرێ و دەستکەین بە پرۆژەکانمان کاگاکۆ لەو پرۆژانەی کە ئێوە پێشکەشتان کردووە کامیان زۆر استراتیژین وە پێویستە بۆ سلێمانی کە بچێتە بواری جێبەجێکردنەوە جگە لە شقامی 100 مەتری ئەو پرۆژانی کە شارەوانی سلێمانی کە بە حکمەوەی کە پێماوەی 5-6 ساڵە بودجە تەرخان نەکراوە بۆ شار بە شێوەیەکی بەرفراوان تەنها ئەو بوزەکەمەیە کە لەبەردەستی حکوومەتایە وەکو واریداتی شارەوانی خۆی زائیدن ئەو زەویانی کە فرۆشتۆتی پرۆژەی گەورە نەکراوە ئێستا شارەوانی بە سەدەها کۆڵان زیادی کردووە ئەم شەقامانە پێویستیان بە خزمەت گوزارێ سەرچیەکان هەیە وەکو ئاوەڕۆ وەکو قیرتاوکردن وەکو تێکەڵەکردن وەکو شۆستا ئەمانە ئەو پرۆژە زەڕورانن کە بۆ سەرجەم ئەو کۆڵانە تازانەی کە لە شاری سلێمانیە هەیە پێویستە خزمەت گوزاریان بۆ دابین بکەین لای ئێمە هەموو کۆڵانەکانی شاری سلێمانی لەبەرەوەی هاوڵاتیانی خۆمانی تایە هەمووی بە پرۆژەی استراتیژی و پرۆژەی زۆر زەڕوردا ئەنێن یعنی ئەگەر بتوانین جاری ژێرخانەکان یعنی وەکو ئاوەڕۆکانیان بۆ تەواوکەین ئەمە یەکێک لەو پرۆژە زەڕورانی کە لە شاری سلێمانیا هەیە بەدڵنیاییەوە ئێمە لەم فترەیە کۆمەڵێک پرۆپۆزڵمان حاضر کردووە بۆ ئەو پرۆژانی کە زەڕورن هەمویانمان تەقدیمی وەزارەتی شارەوانی کردووە هیوادارم وەزارەتی شارەوانی بتوانێت لەو پارەی کە خۆمان هەمانە زایدە نەگەر بتوانێت لە شوێنی کەشە و بوزەیەکمان بۆ دابینکە بۆی بتوانێت احتیمام بە شاری سلێمانی بین ئەمە یەک دووەمینیان معلومەیەکە هەیە هەر با باسیکەم بۆ بەڕێزت بەداخەوە ئێمە سێ شوێنمان هەیە هەر لە بیدایەتە کە دروست کراون احتیمات کراوەتە سەر ئەوەی کە لەلایەن بەڵێندەرانەوە ببرێن بەڕێوە ینی لەلایەن بە قاولات ببرێ بەڕێوە یەکێک لەوانە پارکی هەواری شارە کە نزیکی 2000 دۆرم سەوزاییتیایە زایدەن ئەو ڕینگڕۆ ئەو جەزرەوەسەتی کە پێڵێن مەلیک مححمود زایدە جەزەی سلێمانی تاسووزە پار ساڵی 2020 هیچ بودجەیەکی بۆ تەرخان نەکرا لەلایەن وەزارەتەوە نەتوانرا لە لای بەڕێندەرەکانەوە ببرێ بەڕێوە شارەوانیش ئەم چەند ساڵی پێشوو لەبەرەوەی خۆی کرێکاری دابین نەکردەوە بۆ ئەوە هەر احتیمالی لەسەر مقاولات بووە نەمانتوانی پار بە شێوەیەکی باش خزمەتی ئەو سێ شوێنە بکەین بەداخەوە لەلایەن خەڵکەوە هاوکاری کراین کە توانیمان کۆمەڵێک کرێکار بگرین بەس بۆی بژارەکانیان بکەین بۆی نەسووتێن پارچێواری شار بۆی جەزەی مەلیک مححمود نێڵین دارەکانی بفەوتێ تەنها توانیمان ئاودانی کەین هەتا ئێستاشی لەسەر بێکە ئێستا مەوسمی ئەوان لە مانگی ئایندەوە دەست پێەکە و بژارێکی زۆر زۆرمان هەیە و ئەنجومەنی وەزیران موافقەتی نەکردووە لەسەر ئەو بودجەی کە داوامان کردووە بۆ بەڕێوەبردین ئەو سێ شوێنە پارکی هەواری شار و جەزەی مەلیک مححمود و جەزەی سلێمانی تاسووزە کە بە هەزارها دۆنمە بێ بە هەر هەمووی سەوزیە لە شاری سلێمانیە ڕاستە کاگاکۆ پار وە ساڵی چەند ساڵی ڕابردوش دووچاری وشکبوون بوونەوە بەهۆی بێئاویەوە ئەمە گرفتێک بوو چاوەڕێیەکریا خود ئێوە چۆن بیری لەکەنەوە تەسەورەکەن جارێکتر دووبارە بێتەوە ئەم کێشەیە
بە دڵنیاییەوە ئەگەر بێت و حکوومەت ئەو بجێی کە تاوامان کردو بۆمان تەرخان نەکە لەبەرەوەی پارشی هەواری شار بەلایانی کەمەوە ڕۆژانە 200 کرێکاری ئەوێ بەلایانی کەمەوە 200 کرێکار کارکە لە پارشی هەواری شار بە بەردەوامی ساڵەکە بە بەردەوامی نەگردێک مۆسمی دیاری کراوە ساڵک هەل لە بژار و هەل لە کێڵان و هەل لە ئاوان و لە خزمەتکردنی دارەکانەوە نایێت ئەم 200 کرێکارە بۆ سەرۆکاتی شارەوانی یا بۆ بەڕێوەبەرایەتی پارچیواری شار تاعین کات کە تاعینی ناکات کرێکاریشمان نییە کەواتە ئەو پارکە پێویستی بە بژار هەیە پێویستی بە ئاودان هەیە پێویستی بە چاکردنی شەبەکەی بۆری ئاوەکان هەیە ئەو بودجەی کە دائەنرا و ساڵانە ئەکرا بە تەندەر و لەلایەن بەڵێندەرێکەوە برا بڕێوە پار نەکراوە ئەگەر ئەم ساڵیش هەمان بودجەمان بۆ تەرخان نەکرێتەوە و نەچێتە بواری جێبەجێکردنەوە بە دڵنیایەوە پارچی هەواری شار کێشەیەکی زۆر گەورە دروستەکە زائیدەن زەزرەی مەلیک مەحموود زائیدەن سلێمانی تاسووزە ئەمێنێتە ئەو 400 باخی کە خۆمان هەمانە بە دڵنیایەوە ڕۆژانە ساڵانە خەڵکێکمان لێ تەقاعود دەبێت ئەمانش خەڵکی کە نییە بیان خەینەوە جێگای ئێتۆ باخێکت هەیە لە گەڕێکیکات دوو کرێکارت بۆ داناوە ئەم دوو کرێکارە ئەگەر بێت تویشیان تەقاعود بوو پاشان ساڵێک یەکیشکەنەوەی بیخێنە جێگای بە دڵنیایە و ئەویش بەرەو کەم تەرخەمی ئەتوانین بڕین لە خزمەتکردنیا بەداخەوم ساڵیش وا دەرەکەوێت وشکە ساڵی بێت چووکەم ساڵ بارانێکی ئەوتۆ نەباریوە هیوادارم تووشی کێشەیەومان نەکابێ ئاویش دروست ببێ هەم زەرەر بە سەوزایەکانمان بگەێنێ و هەم زەرەر بە ئەو شوێنانە بگەێنێ کە لە شاری سلێمانیا سەوز کراون پێشتر بێگومانەوە لە بەڵام خۆشبەختانە بە هاوکاری هەروەکو معلومات بۆ بەڕێستان بەڵێ خۆشبەختانە ئەم ساڵەکە چوار کۆمپانیاتوانیان هاوکاری پارێزگای سلێمانی بکەنەوە نەکرد سەرۆکات شارەوانی پارێزگای سلێمانی کە توانیوانە شاخی گۆیژە سەوز بکەین بە 100,000 دارمان لێ ڕوانوە ئەگەر خواب کە تووشی کەم ئاوی نەبین ئینشەڵا بۆ ساڵی ئایندە شاخی گۆیژە بە کاملی سەوزە بێت و یەکێ باگراوندی زۆر جوانەیە بە شاری سلێمانی لەو حەیەکی زۆر جوانە بێ بە پشتیوانیەک بۆ شاری سلێمانی هەر کەسێکاتە شاری سلێمانی ئەتوانێت ئەو لە هەیە زۆر بە جوانی ببینێ کە 100,000 داری تازە ڕوێنراوە بێگومان وە پارێزگاریکردنیشی لە سووتان ئەوە ئەرکێکی دیکەیە لە کاتێکا ئێوە هەڵدەستن بە ڕواندنی 100,000 نەمام بەڵام پاراستنیشی کە ئەزین ساڵانە دووچاری سووتانێکی زۆرە بێتەوە بۆ ئەم مەبەستە ئێوە هیچ شتێکتان کردووە بۆ چاودێریکردن و ڕێگریکردن لەو دیاردەیە ئەتوانم بڵێم شاخی گۆژە ئەکەوێتە ئەستۆی بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانیەوە بەڵام لە قایمقامێتی سلێمانی تیمێکی لیزنەی فریاکەوتنی خێرای پێکهێناوە چەند ساڵا و لیزنە هەیە شارەوانی سلێمانی ئەندامێکی سەرەکیە ئەو لیزنێ تەنها بۆ ئاگرکەوتنەوە نیە بۆ لافاوە بۆ کارە ساتەنا سروشتەکانێکە لە پرێکا کارە ساتی ڕوەیە یەکێک لەوانە ئاگرکەوتنەوەیە بەڵێ ساڵانە ئێمە هاوکاری بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی ئەەکەین بەوەی کە بڵدۆزەریان بۆ نێرین شۆفلیان بۆ نێرین ئاگری بڕیان بۆکەین بەڕێوەبەرایەتی ئاگر کوژانەوە بە بەردەوامی هاوکارن لەگەڵ یانە یعنی شتێک نێتەنها بە بەڕێوەبەرایەتی دارستان بکرێت ئێمە وەکو شارەوانی ئەوەی ئەکەوێتە سەر تۆی شان و سەر شارمان و ئەستۆمان بەڵێ هاوکاری بەڕێوەبەرایەتی دارستانە بین و ئیتر خۆ ئاگریش ئەکەوێتەوە جاری وایە هەیە تاکو فریایەکەی کۆمەڵە شوێنە سووتێ شەرنی ئاگرکەوتنەوەکان هەندێک جار عەمدی بن هەندێک جار جاری وایە لا ئیرادیە سەر شاخی گۆیژە شوێنێکی زۆر سیاحیە هەر هاوڵاتیەکە بۆ شاری سلێمانی لەم شوێنەکە هەر شوێنەکەەوە چێ سەر شاخی گۆیژە وا ڕێەکەوێت لێ ئاگرەکرێتەوە بۆ ژمە گۆشتە برژێنرێ خواردنەکرێ سۆتفای کاتێک لە کاتەکان لە درنگانێکی شەوە بەهۆی نێرگەڵی کێشێکەوە پریشی ئاگر بڵاوە بێتەوە هەتا فریایەکەی کۆمەڵە زەرەرەیە بەڵام تیمەکانمان بڵێ لە ئامادە باشیان ئەم ساڵ کاری باشتر ئەکرێت ئەم ساڵ بۆ شاخی گۆیژە بالئەخەس بەرنامەی دەرمان ڕشتن ئەکرێ بۆی نهێڵڕێت ئەو گژوجیایوەکو شپار بە شێوەیەکی زۆر بەرفراوان بەرز ببێتەوە و ترسی ئاگرکەوتنەوەی لێ بکرێت بەڵام ئەم ساڵ دەرمان ڕێژراوە بۆ هیوایین هاوڵاتیانیش زیاتر چاودێریەوە بکەن و بەرپرسیارەتی هەڵگرن کاک ئاکۆ ئەگەر دوا پرسیارم بە کورتی وەڵام بیتەوە ئێستا پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی گەیشتۆتە چ قۆناغێک و چۆن بەڕێواچێت بڵێ پرۆژەی 100 مەتری سلێمانی لەم کاتەیە لە زۆربەی شوێنەکان خەریکی بڕینی گڵەکەن جال هەموو دروستکردنی هەموو شوێنێک شەقامی خاستن شاری سلێمانی بە حکومەوەی تۆبۆگرافی شاری سلێمانی بەرزونزمی زۆر تایە کەواتە بڕین و پڕکردنەوە ئێستا کاری سەرەکیە دروستکردنی ئاوپەڕەکان یعنی قەنتەرەکان لە هەموو شوێنەکان ئیشەکرێت
لە هەندێک شوێن ڕێگری کەم هەبوو دوێنێ و پێرێ چارەسەری ئەو ڕێگریانەش کرا تەنها یەک دوو شوێنی کەم ڕێگری ماوە ئێستا تقریبان لە 24 کیلومتر لەو 33 کیلومتر ئیژەکرێ لەم هەفتەیەشا بەرنامە هەیە لە باقی کیلومترەکانی کە ئیش بکرێ یەکێکش لە پردەکان دەستی پێ کردووەوە ئەساسەکەی خەریکە ئەساسی پردەکە لە تاوابووندایە لەو 6 پردەی کە هەیە بەڵێ لە زۆربەی شوێنەکان ئیشەکرێت و ناتوانم بە تەخمینێکی دیاریکراوە پێت بڵم لە سەدا چەندی تەواو بووە بەڵام کاری بڕین و پڕکردنەوەی نزیکی 24 کیلومتری لە تەواو بوونایە بۆ هیواین بە زووترین کاتەواو بێ و ئەوەش ببێتەوەی گەشەپێدانێک بە سلێمانی و بە دەوروبەریشی کاک ئاکۆعەزی زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی ڕۆژباش بووی وەکو جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی زۆر سپاس بۆ جەنابیشتان ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. گەنجێکی پارێزگای خارپێت لە باکووری کوردستان دوو بزنی بۆ سوود وەرگرتنی لە شیرەکەیان دەکرێت بەڵام دوای 2 ساڵ زاوزێ ژمارەی بزنەکان بۆ 80 سەرزیاد دیان کردووە ئێستا لە ڕێگەی ئەو بزنانەوە بژێوی ژیانی دابی نەکات و ڕۆژانە لەلایەن خانەوادەیەکەوە دەدۆشرێن و شیرەکەشیان ڕەوانەی بازاڕەکانەکرێت ئەمەیە خەرمان بەرەکەت لە دوو بزنەوە گەیاندوێتی 80 سەربزن و ئێستا توانێت بەرهەمەکەیان بخوات و بەکاریان بێنێت. فاتح محەممەد گەنجێکی دانیشتووی پارێزگای خارپێتی باکووری کوردستانە و لە سەرەتادا دوو بزنی حەلەبی بۆ شیر کڕیوە و بەخێوی کردوون بەڵام دوای 8 مانگ لە ئەم جوتە بزنە و زاوزێکردن دوانەیەک دەبێت زۆر بە خێرایی بزنەکانی لە ماوەی 2 ساڵ بۆ 80 سەربزن زیادی کردو. Bu Halep keçisine bir taneyle başladık. من سەرەتا دوو بزنم هێنا تەنیا بۆ ئەوەی شیرەکان لێبەرهەم بهێنم بۆ ژەمی ڕۆژانە بەکاری بێنم بەڵام دوای 8 مانگ لەم جووت بزنە دوانەیەکیان بوو دواتر ڕۆژ دوای ڕۆژ ژمارەیان زیاد کردووە. لە کات بەسەربردنێکەوە ئێستا مێگەلێک لە بزن هاتۆتە بەرهەم کە شیر و گۆشتەکەی دەفرۆشێت
هەرچەندە ئەم جۆرە بزنە لەگەڵ کەش و هەوای خارپیت گونجاو نییە. بەڵام بە زیادبوونیان لە ماوەیەکی کەم نیشاندەری ئەوەیە کە بزنەکان بەو جۆرە کەش و هەوایە ڕاهاتون و بە وتەی تۆرگۆت ساڵی دووجار ئەزین. Peynir demişti. Bunlar yani bu ئێستا من هەموو کاتەکانم بۆ بەخێوکردنی ئەم مێگەلە بزنە تەرخان کردووە و شیرێکی باشیان هەیە. ڕۆژانە لە هەر بزنێک لە 3 بۆ 4 لیتر شیر دەدۆشین. ئەمەش وای کردووە زیاتر وەک کار و کاسبیەک ئەم کارە ببینم، چون قازانجی باشی لێ ئەەکەم و زۆرش باشە کە خەڵکی ئەم ناوچەیە زیاتر پەرە بەم کارە بدەن، چون بەڕاستی سوودێکی باشی لێ دەبینن. لە سەرەتای ئەم ساڵ مێگەلە بزنەکەی تۆرگۆت 30 کاری زیاد کردووە کە ئەمە ژمارەیەکی بەرچاوە جگەلەوەی هەندێکیان بە شێوەی دوانە دەزێن. هەرچەندە ئەم بزنە پێویستی بە ژینگێکی تایبەتە، بەڵام جۆری زیادبوون و ڕێژەی شیرەکان ئاماژەیە بۆ پەرەدان بەم جۆرە ئاژەڵداریە. بزنی حەلەبیش بە یەکێک لە بزنە تایبەت و بە سوودەکاندا دەنرێت و شیرێکی زۆری شیرێ بەرهەم دەهێنرێت. بەشێک لە گەنجانی پاریسی پایتەختی فەڕەنسا بۆ ئاسانکاری و گەیاندنی پێداویستەکانی هاوڵاتیان گەڕاونەتەوە سەر بەکارهێنانی پایسکل. هاوکات پێیان وایە دەتوانن پارێزگاری لە ژینگەی شارەکەشیان بکەن بۆ هۆی کە جەنجاڵی و قەرەباڵغی زۆر لە ناوچەقی شاری پاریس هەیە ئەوە گرتووەتەوە. بەشێک لە پلانی داهاتووی شارەکەش کەمکردنەوەی ڕێژەی بەکارهێنانی ئۆتۆمبیلە. بەڵام دەست پێشخەریەکانی گەنجان ئەو پلانەی پێش خستووە وایان کردووە کە پێشەوەی حکوومەت دەست بکات بە جێبەجێکردنی پلانەکەی ئەمان خۆیان دەست پێ بکەن و واز لە ئۆتۆمبیل و ماتۆر بێن و دەست بکەنەوە بە کاری دلیڤەری و چەندین کاری دیکەش بە پایسکل. شەقامەکانی پاریس جارێکی دیکە بە دیمەن و نەریتێکی کۆن ئاشنا دەبێتەوە. ئەویش پایسکل سواریە کە بە یەکێک لە هۆکارەکانی گەیاندن لە شارەکەدا ناسراوە. بەڵام ئەم جارە بۆ گەیاندنی پێداویستیەکانی ڕۆژانەیە وەک نان و خۆراک و جلوبەرگی شۆردراویان ئوتوکراو. لەگەڵەوەی پاریس بەرەو سنووردارکردنی بەکارهێنانی ئۆتۆمبیل دەڕوات. خاوەنکارێک پێی وایە پایسکلەکان هۆکارێکی کار ئاسانین لە داهاتوودا. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی گواستنەوە کە دۆسی ژنگەیە و دەتوانین کارەکانی خۆمانی پیانجام بدەین و بژێوی ژیانمانی لەسرە. جگە لەوەی جوڵەیەکی باش دەکەین بۆ هۆیانەوە دەتوانین ژینگەش بپارێزین. بەشێک لە گەنجان دەرفەتی کارکردنیان بۆ ڕەخساوە لە ڕێگەی پاسکیلەکانیانەوە کەلوپە لە داواکراوەکان بۆ خەڵکی دەگەێنن. بە تایبەت بۆ گەیاندنی ئەو کەلوپەلانەی پێویستیان بە خێرایی زۆر نییە. هاوکات شەقامەکانی پاریسیش هاوکارێکی تەواوی ئەو خاوەنکارە نوێیانن کە بە پاسکیلەکانیان کار دەکەن. پێشتر تێبینیم نەدەکرد پاسکیل گونجاو بێ هەموو کارێکی پێ بکرێ، بەڵام کارەکەم زۆر باش بەڕێ دەکەم و لەگەڵەوەشدا ژینگەش لە پیسبوون دەپارێزم. چیتر کاتی زیاتر بە فیڕۆ نادەم لە ناو ئۆتۆمبیل بۆ سوڕانەوە و شۆفێریکردن. ژیانی سنتەری شارەکان لە جیهاندا ڕوبەڕووی قەرەباڵغی و جەنجاڵی زیاتر دەبێتەوە. پاریسیش کە یەکێکە لە گەورە شارەکانی جیهان بە هەمان شێوەیە. بۆیە زۆرینەی کۆمپانیا گەورەکان لە پلانیاندا بوو کە پاسکیلی زیاتر بەکار بهێنن. بەڵام دەست پێشخەری لای گەنجان و خاوەنکارەکان زیاتر بووە بە جۆرێک کە پێشبینی دەکرێت لە 5 ساڵی داهاتوودا ژمارەی پاسکیلەکانی پاریس لە ئۆتۆمبیل زیاتر بێت. ئەوەش پشوویەک بە ژینگەی شارەکە دەداتەوە. ئێستا بابەیەکەوە بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 145,850 دینارە، 100 یۆرۆ بە 171,250 دیناری عێراقیە و 100 پاوەندی بەریتانی 199,550 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 18,050 دیناری عێراقیە، 100,000 تومەنی ئێرانی 5,750 دیناری عێراقیە، مسقالێک زێری عیار 24 403,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 21 355,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 18 302,000 دیناری عێراقیە و کۆبینین کە ڕۆژانە نرخی زەر لە دابەزیندایە، بەڵام بە هەمان شێوەش نرخی یاخود بەهای دراوەکانیش کەمێک دابەزینی بەخۆیەوە بینیوە. هەندێک شوێن هەیە یاخود هەندێک شتی دیاریکراو هەیە بۆ نمونە هەرمەکانی مسرە
یاخود پەیکەرە گەورەکەی مەسیحە هەموو ئەمانە بوونەتە شوێنە سەرنجڕاکێش یاخود سەرسوڕهێنەرەکانی ژیان کە پێیان وترێت حەوت سەرسوڕهێنەرەکە یاخود بورجەکەی پاریس کاتژمێرەکەی لەندەن ئەمانە یاخود ئەو شتە سەرسوڕهێنەرانن ئەو حەوت سەرسوڕهێنەرەی جیهانن کە تا ئێستا وەکو خۆیان ماونەتۆ یاخود بە شێوازێکی زۆر جیاواز یاخود گەورەیە تایبەتمەندێکیان هەیە بۆیە بوون بەوە. لە یادی 90 ساڵەی دروستکردنی پەیکەرە گەورەکەی مەسیح کە لە ڕیۆ دە ژێنرۆیە لە وڵاتی بەرازیل کاری نۆژەنکردنەوەی بۆ کراوە. دوایەوەی کە 90 ساڵم پەیکەرە هەیە و ئەم پەیکەرە 710 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە یەکێکە وەکوتم لە حەوت شوێنە سەرنجڕاکێش و یاخود سەرسوڕهێنەرەکەی جیهان و تەلارساز و کرێکارەکانی ئێستا کە نۆژەنکردنەوەکەیان گرتوۆتە ئەستۆ زۆر دڵخۆشن بۆی کە دەرفەتی ئەویان هەبووە کار بکەن لەو پەیکەرەدا چونکە لای ئەوان زۆر پیرۆزە بە تایبەت لای مەسیحیەکانی ڕێدەجەنەرۆ و لە جیهانیشدا باوەڕێکی تەواویان بەو پەیکەرە و بە پیرۆزیەکەی هەیە بۆیە بە دڵخۆشی بە وزەیەکی زۆرۆ کاری نۆژەنکردنەوەکەی ئەکەن با ئێمەش ببینین بزانین ئەو پەیکەرە چەندێک مەزنە و چەندێک گەورەیە کە ئێستا کاری نۆژەنکردنەوەی بۆکەن. پەیکەری مەسیح لە شاری ڕیۆ دێ جێنێرۆی بەرازیل کە بووەتە هێمایەک بۆ هەموو بەرازیل و وەک سیمبولێک بۆ ناسینەوەی لە جیهاندا لە یادی 90 ساڵەی دروستکردنیدا نۆژەن کرایەوە. ساڵانە نزیکەی 2 ملیۆن گەشتیار و سەردانی کەرسەردانی ئەوە دەکەن و وێنەی یادگاری لەگەڵ تۆمار دەکەن. تەلارساز کریستینا ڤێنتۆرا سەرپەرشتیاری کاری نۆژەنکردنەوەکە پێی وایە ئەم نۆژەنکردنەوەیە بۆ ساڵیادی دروستکردنی گرنگی زۆری دەبێت. ئەوەی کاری لەسەر دەکەی نۆژەکردنەوەی پێکەرەکەیە بە سیستەمێکی پێشکەوتوو هەروەها بۆ پاراستنی لە هەر مەترسیەک لێرە بوون گرنگی هەیە. مەسیح ڕێدیفەر دانیشتوانی بەرازیل لە باوەش دەگرێت بۆیە بەرپرسیارەتیە ئەمە ئیمتیازاتێکی گەورەیە کە لێرە بیت. ئەگەرچی بوونی پەیکەرەکە گرنگی زۆر و باوەڕداری هەیە لەلایەن دانیشتوانی بەرازیل و بە تایبەت ڕیۆ دێ جێنێرۆ بەڵام کوالیتی و ڕووکەشی دەرەوەی پەیکەری مەسیح لە بەرامبەر گۆڕانکاری کەشوهەوا و ئەو زیانانەی بەری دەکەوێت لە مەترسیدایە. کارکردن لێرە دەستکەوتەوە خەونێکی گەورەیە پێم وایە خەونی هەموو کەسێکە لە بەرازیل چونکە ئارەزوو دەکەن لێرە بن. من تەنها سوپاسی خوددا دەکەم بۆ ئەوەی دەرفەتم هەبووە لێرەدا کار بکەم. پەیکەری مەسیحی ڕیدیفەر یان پەیکەری مەسیح ڕیدمۆر پەیکەرێکی گەورەی هوەری ئیسای مەسیحە لە ڕیۆ دێ جێنێرۆی بەرازیل کێشەکەی 1000 تۆنە و دەکەوێتە سەر لووتکەی چیای کۆکۆڤادۆ 710 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و پەیکەرەکە لەلایەن هونەرمەندی برازیلی هیتۆردی سیلڤا کۆستا دیزاین کراوە و لەلایەن پەیکەرتاشی فەڕەنسی پاول لاندۆسکی دروست کراوە. پەیکەرەکە دەڕوانێتە پارکی نەتەوەی گەورەترین دارستانی تیجوکا لە جیهاندا و بەسەر ڕیۆ دێ جێنێرۆدا دەڕوانێت و یەکێکە لە حەوت سەرسوڕهێنەرەکەی جیهان کە لە بەردی کۆنکرێتی و ساف دروست کراوە. هەر بەهۆی گۆڕانکاری کەش و هەوا کە ئازانین زۆر جار ئەو گۆڕانکاریانە جگە لە وشکە ساڵی یاخود مەترسی لەسەر وشکە ساڵی بێت لەسەر ناوچەیەک لەسەر زەویەک هەیە بێگومان بەرهەمی ئەو ساڵەش پەکەخات بارانبارین یاخود کەمی بارانبارین وای کردووە کە بەرهەمهێنانی قاوە لە کینیا بە ڕێژەیەکی بەرچاو کەم بکات لە کاتێکا کە کینیا ئەزانین پێنجەم وڵاتی جیهانە لە ڕووی بەرهەمهێنانی قاوەوە کە زەویەکانی زۆر گونجاوە بۆ بەرهەمهێنانی قاوە و لە سەرتاسەری جیهاندا کینیا ناسراوە بۆی کە قاوەیەکی باش و زۆر یاخود باشی هەیە و زەویەکەشی بەپیتە. ئێستا 110,000 هکتار زەوی لە وڵاتە بە قاوەدا چێنراوە بەڵام مەترسی گۆڕانکاری کەش و هەوای لەسرە. لە وڵاتی کینیا لە ئەفریقیا بەهۆی گۆڕانی ڕەوشی کەش و هەواوەک و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کەمبوونی ڕێژەی بارانبارین ئاستی بەرهەمهێنانی قاوە کەمی کردووە بەمەش ئاستی داهاتەکانی جوتیاران و بەرهەمهێنەرانی قاوە لە وڵاتە کەمی کردووە. لەبەر گۆڕانی ڕەوشی کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما نازانین کە لە چ کاتێکدا گونجاوە پێینی کیمیاوی لە چێڵگەکەمان بیڕێژین. ئەگەر پێینی کیمیاویش بەکار نهێنینەوە بەرهەمی قاوەی زۆرمان نابێ. بەم شێوەیە ژەم ساڵ ناتوانین هاوشێوەی ساڵانی ڕابردوو و قاوە بەرهەم بێنین و داهات کۆ بکەینەوە.
کینیا لە نێوان وڵاتانی ئەفریقیدا لە دوای ئەسیوپیا، ئۆگاندا، تانزانیا پێنجەمین وڵاتی بەرهەمهێنەری قاوەیە لەسەر ئاستی ئەفریقادا بە جۆرێکە 110,000 هەکتار لە ڕووبەری زەویەکانی کینیا بۆ بەرهەمهێنانی قاوە تەرخان کراوە. لەبەر خراپبوونی بارودۆخی ڕەوشی کەشوهەوا و کەمبوونەوەی ئاستی بەرهەمهێنانی قاوە، جوتیارانی کینیا سەرقاڵی بڕینەوەی دارەکانی قاون. ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت، ئەوە ئێمە چیدیکە لێرە ناتوانین کار بکەین و چیدیکە داهاتمان نابێت. قاوە بۆ بەرهەمهێنانی پێویستی بە کەشوهەوایەکی لەبار و گونجاوە بە جۆرێک کە پلەکانی گەرما دەبێت لە نێوان 19 بۆ 25 بێت. ئەگەر پلەکانی گەرما لەوە زیاتر ببێت، پرۆسەی بەرهەمهێنانی قاوە لەناو دەچێت. بەم شێوازەش پێشبینی دەکرێت لە ساڵی 2021دا ئاستی بەرهەمهێنانی قاوە لە کینیا 40,000 تۆن بەراورد بە ساڵی ڕابردوو کەمتر ببێتەوە. دەنا فەرێقی، کوردستان 24. لە بەرهەمی قاوەوە با بینە سەر سوودەکانی دەنک و تێکلی هەنار کە بەردەوام پسپۆڕان و پزیشکان باس لە سوودەکانی یەکانەوە. میخائیل گێزنبۆرگ کە پسپۆری بواری خۆراکی ڕووسیاڵێت توێکڵی هەنار و ئەو توێکڵی کە وشکەکرێتەوە چای لێ دروست بکرێت دژە هەوکردنە و سوودی زۆری بۆ خۆپاراستن لە نەخۆشی و ڤایرۆسەکان هەیە. واژڵێت هەنار بە تایبەت ئەگەر بە شێوەی شەربەت سوودی لێوەربگیرێت دژی پیربوونە و چرچولۆچی پێست ناهێڵێت. ئەو پزیشکە ئاماژە بەوە شەکات شەربەتی هەنار بۆ کەم خوێنی سوودی زۆرە بە تایبەت بۆ ئافرەتان لە کاتی منداڵبووندا. هەنار بە هەموو شێوەیەک هەر خۆشە، توێکڵەکەی دەنکەکەی شەربەت بێ هەر شتێک بێەوە بینیمان کە سوودەکانیشی چەند زۆرە. لەگەڵەوەیە بابزانین ئەمڕۆ چ وەرزشێک بکەین، ئەچینە بڕگەی وەرزشی و لای ژاکاڵ خۆشناو کە ڕاهێنەری وەرزشیە، بزانین ئەمڕۆ زانیاریەکانی چۆنە و چ ڕاهێنانێکمان بۆ دەخاتە ڕوو تا ئێمەش دووبارێ بکەینەوە سوودی لێ ببینین. ئەمڕۆ سوودی هەیە بۆ ئەوانەی کە تازە دەست پێەکەن. دەست پێکەین. دەستەکانمان یەخێن بۆ پشتی سەرمان. سکوات ئەچین بۆ ڕاست. ئین بۆ سەرەوە. ئین بۆ خوارەوە، بۆ چەپ، بۆ سەرەوە. ئەمە کەلم 4 جاران 12 کە بیکەن 4 راوند. کەیکەن. 1 جاران 12 کە سوودی نییە بۆ لەش. 4 جاران 12 کە سوودی هەیە بۆ لەش کە ڕاهێنانتان تەکمیل ئەبێت. ڕاهێنانی دووەم ئین بۆ خوارەوە. دەستەکانمان سەر ئەرزای ئێنین، قاچەکانمان ڕاست بێت. سمتمان بین بۆ سەرەوە، سێتمان ڕاست بێت. ئەمە کە سوودی هەیە بۆ هەموو لەش، بۆ بەلانس و ماسوولکەکانی بچووکی ژێرەوەی سک. ئەوە 1 بوو لە 4 کە دووبارەیەکەنەوە. نەفەسێکی قۆڵ، دەستەکانتان بن بۆ دواوە. و نەفەسێکی قۆڵ بکێشن. ڕاهێنانی سێوەم دەستەکانمان دێخین بۆ دواوە، یەک قاچ بۆ دواوە و ئەوی تر. ئەمە سوودی هەیە بۆ خوارەوەی لەش، بۆ سمت و بۆ پێشەوەی ڕان. هەروە کاڵم 4 جاران 12 کە دووبارێکەنەوە 4 راوند. 4 جاران 8 یا 4 جاران 12 ئەمە دووبارەیەکەن. ئەمە سوودی هەیە بۆ خوارەوەی لەش.
و ڕاهێنانی چوارم هێن بە خوارەوە دەستەکانتان بۆ دواوە یەک قاچ یەک دەست ئەمە سووری هەیە بۆ سەرەوەی لەش و خوارەوەی لەش ئەمەش چوار راوند چوار جاران 12 یا چوار جاران 8 ڕاهێنانی ئەمڕۆ کۆتایی پێهات هیوادارم سووتان لێوەگر بێت زۆر سپاس کە لەگەڵمان بوون بە کۆتایی هاتنی ڕاهێنانەکانی ژاکاڵ ئێمەش کۆتایی هێنین بە بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژباش بۆ هیوایم کاتێکی خۆشتان لەگەڵمان بردبێتە سەر تا سبەینە دێنەوە لاتان ماڵ ئاوا و هەر تەندروست باش بن.